خۆشەویستانی بینەری بەرنامەکانی دیدار سڵاوتان لێبێت بە خوشحاڵیەوە لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی ئەم بەرنمەیە لە ئەڵقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەری وتوێژێک دەبن لەگەڵ زۆر بەڕێز سعید ئەمانی شاعر و نووسەر سەبارەت بە هونەر و ئەدەبیات و پەیوەندی لەگەڵ ئاڵ و گۆڕە کۆمەڵایەتیەکانی چەندەیە ڕابردوو لە ئێران و کوردستانی ئێران ناوبڕێک وەربگرین ئەڕۆینە لای کاک سعید. بەڵێ هاوڕێ سعیدمان لە ڕێگەی سکایپۆ لەگەڵا. هاوڕێ سعید سڵاو لێبێت، زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. ڕێز و سڵاوم هەیە بۆ بەڕێستان، بۆ هاوکارەکانت و بۆ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتدەم. زۆر سپاس کاک سعید، با پرسیارەکانمان دەست پێ بکەینەوە. پێم خۆشە بۆ پرسیارەوە دەست پێ بکەم کە دەکرێت بفەرمونون پەیوەندی نێوان قۆناغە مێژوویەکان و هونەر و ئەدەبیات چۆن پێناسە دەکرێت بۆ کاریگەری ڕووداوەکانی هەر قۆناغێک بە چ شێوەیەک مۆرکی خۆی لە ئەدەبیاتی ئەو سەردەمە ئەدات؟ هەروەک ئەگەر هێندێک شارەزاییمان لە مێژووی سەد ساڵی ڕابردوو هەبێت یان مێژوو بەگشتی، ئەوە دەزانین کە هەر هەڵوگۆڕێکی کۆمەڵایەتی ئێستا ئەرێنی بێ یان نەرێنی کاریگەری خۆی لەسەر دەوروبەری داناوە، کاریگەری لەسەر شێوەی هەڵسوکەوت و ئاخاوتن و هونەر و ئەدەبیات و کولتوری ئەو سەردەمەی خۆی داناوە. بیفەرز ئەگەر لە قۆناغێکدا ئاڵ و گۆڕێکی بنەڕەتی لە هەر کۆمەلگایەکدا ڕوویدا بێ، ئەم ئاڵ و گۆڕە لەگەڵ خۆیدا هونەر و ئەدەبیاتێک شێوە ژیانێک شێوە هەڵسوکەوتێکی لەو کۆمەلگایەدا چەسپاندووە. مەسەلەن ئێمە ئەگەر چاو لێ دەکەین دەبینین کە لە سەردەمی ئەگەر زۆر نەگەڕینەوە دواوە فەرزکەین بڵێن لە سەردەمی فێئۆدالیدا ئەدەبیاتێکی کە لەو سەردەمەدا بەرهەم هاتووە ئەدەبیاتی کلاسیک، ئەدەبیاتێک بووە کە لە خزمەت چینی سەرەوەی کۆمەلگا چینی دەسەڵاتداردا بووە. ئەم هونەر و ئەدەبیاتە وەک و باقی ئامرازەکانی کۆمەڵایەتی لەو سەردەمەدا خزمەتی کردووە بە بەرژەوەندی ئەو چینە دەسەڵاتدارە، یعنی چینی فێئۆدال، چینی سەردەست و کەمتر وا هەبووە یا ئەسەن مەجالی دەبووە کە ئاور لە چینی خوارەوەی کۆمەڵ بداتەوە. ئێمە هەموو چاو لێ دەکەین دەبینین بە پێی ئاڵ و گۆڕە مێژوویەکان، بە پێی ئاڵ و گۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەر قۆناغێکدا ئێمە ئەگەر پۆلین بەندی بکەین تا ئەو جێگایی کە شارەزایی من یا تا ئەو جێگایی کە خوێندومەتەوە دەبینین هەر قۆناغێک خاوەنی ئەدەبیاتێکی تایبەت بەخۆیەتی. لە سەردەمێکدا کە ئاڵ و گۆڕ لە ئوروپا دەست پێ دەکات یا شۆڕشەکان دەست پێ دەکەن یا چینی سەرمایەدار دەسەڵات بەدەستەوە دەگرێت، چینی کرێکار شکڵ دەگرێت، بەشی پیشەسازی گەشە دەکات، لە هەموو ئەو قۆناغانەدا ئێمە دەتوانین ببینین کە هونەر و ئەدەبیات یعنی شان بەشانی باقی ئامرازە کۆمەڵایەتیەکانی دیکە، باقی بابەتە کۆمەڵایەتیەکانی دیکە شکڵی گرتووە. ئێمە دەبینین کە لە دوای ڕێنسانس لە ئوروپا یا بڵین لە شۆڕشی لەو شۆڕشانەی کە ڕوویداوە بە تایبەتیش لەو شۆڕشانەی کە لە فەرانسە ڕوویداوە، دواتر ئەو ئاڵوگۆڕانەی کە بەسەر خودی ئوروپادا هاتوونوە بە قۆناغی ڕێنسانسی دەزانین، لە هەموو ئەوانەدا دەبینین کە بە پێی هەلومەرجەکە بە پێی ئاڵوگۆڕەکان هونەر و ئەدەبیاتیش شکڵی گرتووە. شۆڕشی ئۆکتۆبر ببوورە شۆڕشی فەرانسا کاتێک دێت گۆڕێت ئەم لەم ینی کۆمەلگا لە قۆناغی پێش خۆی تێدەپەڕێنێ، هونەر و ئەدەبیاتێک دێتە گۆڕێکە جوابدەرەوەی ئەو سەردەمەیە جاوە لەگەڵ داخوازیەکانی ئەو شۆڕشانە. فەرزکەین ئێمە کە دەڵێین ئۆژین پوتیا کە ناو دەردەکە سرودی ئانتەرناسیۆناڵ کە گشتگیر دەبێت کۆمەڵایەتی دەبێتەوە بە پێی ئاڵوگۆڕێکە کە لەو قۆناغەدا لەو کۆمەلگایدا ڕوویداوە. ئیتر ئەو کۆمەلگایە شتێکی نوێی ویستووە،
داخوازیەکانی شتێکی تر بووە ئەدەبیاتێکی کلاسیکی پێشتر نەیتوانیوە جواب دەرەوەی ئەو نیازانە بێت. بۆیە وژین پۆتیا وەکو هونەرمەندێک کە لایەنگری چینی کرێکار و هەژار خەڵکی فەقیر و هەژاری کۆمەلگا دەبێتە زمانی ئەوان سرودەکەی وەختێک بڵاو دەبێتەوە لە ئاستی دنیادا دەتەقێتەوە. ئاڵوگۆڕەکانی کە لە ئەمریکا ڕوەدەن، گەشەی ئابووری، گەشەی نیزامی سەرمایەداری، شکڵگرتنی چینی کرێکار، گەشەکردنی خەباتی کرێکاری، هەموو ئەوانە گەمە دەبینین بە پێی خواستی سەردەمەکە ئەدەبیات و بەرهەمی ئەدەبی بۆ خوڵقاوە. مثلا جەک لەندەن، خوشەهای خەشمی جەک لەندەن، ئەو بەرهەمانەی کە لەو سەردەمەدا مەسەلەن لەلایەن هیمینگۆی و ئەوانەوە نووسراون، یا دوای ئێمە سەنەگەر بین تمشا دەکەین کە لە ئاڵوگۆڕەکانی رووسیە نزیگە بینەوە لە 1905 ئەو ڕووداوانەی کە لەوێ ڕوەدەن، دوایە مەسەلەن شۆڕشی 1970 ئەمانە هەموو ئەو ڕووداوانە بوون کە لەسەر هونەر و ئەدەبیاتی قۆناغەکەی خۆیان تەئسیریان بووە. وەختێک لە خودی ئوروپا چینی کرێکار وەکو چینێکی کۆمەڵایەتی شکل دەگرێت و لە لەگەڵ نیزامی سەرمایەداریدا هەست بە چەوسانەوە دەکات، لەگەڵ ئەوەی خۆی نیزامی سەرمایەداری دوای تێپەڕاندنی نیزامی فێودالی لەگەڵ ئەوەی کە گەشەی بە کۆمەلگا داوە، کۆمەلگای بەرەو پێش بردووە و لە عینی حاڵیشدا چینی کرێکاری شکل پێداوە کە چینی کرێکار چینێک بووە زۆر بە شێوەیەکی تون چەساوەتەوە. هونەر و ئەدەبیاتێکی لەو سەردەمدا، بەرهەمێکی ئەدەبی کە لەو سەردەمدا بۆ نەیتوانیوە ویست و داخوازی لایەنە معنەویەکانی ڕۆحیاتی عیشق و ئەلاقە و هیوا و ئاوەتەکانی دەرببڕێ، لەو سەردەمەدا کۆمەڵێک بەرهەم ئەدەبیاتێکی تایبەت و مەعتوف بە چینی کرێکار و تایبەت بە ژیانی ئەو چینە دێتە گۆڕێ. لە 1905 لە رووسیا ئاڵوگۆڕ یا شۆڕشێک دەکرێت، لەو شۆڕشەدا ئاڵوگۆڕێک بەسەر کۆمەلگادا دێکە هونەر و ئەدەبیاتێکی کرێکاری یا بڵین پێشرە و یا معتەرز دە و کۆمەلگادا شکل دەگرێت. ینی بەرچاوترینیان کەسانی فەرزکەین بڵین وەکو گۆرکی ئەوانە مەترح دەبن، هاوشانی ئەو کەسانێک دێنە گۆڕێ وەشان بەشانی خەباتکارانی سیاسی، ئەوانیش لە بواری ئەدەبیەوە شکڵەدەن بە وشیاری چینی کرێکار. بۆیە پەیوەندی هونەر و ئەدەبیات لەگەڵ خۆناغە مێژوویەکان پەیوەندیەکی زۆر ڕاستەوخۆ و لە عینی حاڵ عینی واقعیە. هەروەک ئێمە دەبینین ئەگەر فەرزکەین کتێبەکەی مارکس سەرمایە یا کاپیتاڵ شکلی داوە بە خەباتی چینی کرێکار، بە خەباتی کۆمۆنیستەکان لە ئاستی دنیادا و بە تایبەتیش لە رووسیا، بە دڵنیاییەوە دەتوانین بڵین کە بەرهەمەکانی گۆرکی بەگشتی و بە تایبەتی کتێبی دایک یا فەرزکەی نینای سابت ڕەحمان یا ئەو بەرهەمانەی دیکەی کە شان لە شانی ئەمانادن لەو سەردەمەدا، ئەمانەش یارمەتی دەربوون بۆ ڕۆشنکردنەوەی زەینی خەڵک، بۆ ئاشناکردنیان بە مافەکانیان، بۆ شکڵدان بە شێوەیەکی سیاسی تایبەت بەو سەردەمە. بۆیە ئەمانە هەمویان پێکەوە کامل کونەندەی یەکتری بوون، یەکتریان تەکمیل کردووە. هەر ئەمانەیە تەئسیر لەسەر کرێکاران و خەڵکی ئێران لەسەر ڕۆشنبیرانی ئێرانیش دادنێ. ئێمە ئەگەر هەر لە قۆناغی مەشروتەوە چاو لێ بکەین. بەڵێ کاک سەعید عەفو، پرسیارەکەی منیش هەر لە رابطە لەگەڵ ئێرانە پێم خۆش بوو تیشکێک بخەین لەسەر ئەوەی شەکە لە ئێران ئەم ڕەوتە مێژوویە لە ماوەی یەک سەدەی ڕابردوودا چۆن پۆلین بەندی دەکرێت؟ ئێمە دەزانین کە ئەم ڕووداوانە کە لە ئاستی ئوروپادا ڕووەدا و دوایش ئەو شۆڕشانەی کە لە رووسیە ڕووەدان 1905 و 1970 ئەمانە بەپێی ئەوەی کە ئێران هاوسنوور بووە لەگەڵ ئەو دەمی رووسیا یا وڵاتانی سەر بە شۆڕەوی پێشوو، نزیکایەتێکی زۆر
تێکەڵیان هەبووە هەر ئەم تەسیری ئەم خەبات و ئاڵوگۆڕانە لەسەر ڕۆشنبیرانی ئێران لەسەر خەڵکی ئێرانیش دەبێت. لەو سەردەمەدا مەجموعەیەک خەڵک لە ئێرانەوە بە عینوانی کرێکار دەپەڕنەوە وڵاتانی شۆڕەوی دوای شۆڕشی 1970 و لەوێ لەگەڵ ئەم ئەدەبیاتە ئاشنا دەبن و ئەمانە ئەم ئەدەبیاتە دەگوێزنەوە بۆ ئێران. بەڵام لە سەردەمی مەشروتەوە تقریبان لەژێر کاریگەری هەر ئەو ڕووداوانەی کە لە 1905 لە رووسیا ڕوویداوە نەوعێک هونەر و ئەدەبیاتی معتەرز هەرچەند تێمێکی ناسیۆنالیستی هەبوو لە ئێراندا بەڵام دژی ئیستیعماری دێتە گۆڕێ و ئەمە لە نێو کۆمەلگادا تەرەفدار پەیدا دەکات. کەسانێکی وەکو مەسەلەن لاهوتی، عارفی قەزوێنی، میرزادە عیشقی، ئەمانە کەسانێک بوون یا کەسانێکی کە لەگەڵ ئەوان لەو سەردەمەدا فعالیەتیان کردو و کاری سیاسیشیان کردو بەڵام زۆرتر لە بواری کاری هونەری و ئەدەبیدا فعالیەتیان کردو ئەمانە نێو دەردەکەن و تووشی کێشە و گرتن و زیندانی زۆریش دەبن. بەڵام سەردەمەکە قۆناغەکە جۆرێکەکە قۆناغەکە لە قۆناغی پێشترەوە لە سەردەمی کلاسیکە و پەڕیوەتەوە و بازی داوەتە قۆناغێکی نوێوە. ئەم قۆناغە نوێیەش بە پێی خواستی سەردەمەکەی هێندێک هونەر و هونەرمەندی تایبەت بە خۆی پێگەیاندووە هاتوونەتە مەیدان و هەر ئەمانەش شکلیان داوە بە نەوعێک هونەر و ئەدەبیاتی معتەرز دژی ئیستیعماری و تقریبا لایەنگری ناسیۆنالیزمێکی ئێرانی. ئەمانە لە سەردەمی مەشروتەوە ئەمانە شکل دەگرن هەتاوەکو ئێمە مەسەرەن دێینە سەرەتا نزیک دەبینەوە لە ساڵەکانی 57وانە کە کتم ئەو دەمێژ مەسەرەنەوە شۆڕشی پێشتر شۆڕشی 1970 لە رووسیا ڕووی داوە ئەدەبیاتی سەردەمی شۆڕشی ئۆکتۆبر لە ئێراندا بە شێوەیەکی بەرچاو تەرجمە کراوەتەوە بڵاو کراوەتەوە ئاشنایەتی لەگەڵ پەیدا کراوە لە ژێر کاریگەری ئەم هونەر و ئەدەبیاتەشدا نەوعێکی دیکە شێوەیەکی دیکە لە هونەر و ئەدەبیات شکل دەگرێت کە زیاتر ئاور لە ژیانی خەڵکی فەقیر و هەژار خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەداتەوە و دەبێتە زمان حاڵی چەپەکان لە ئێراندا، ینی چەپ و کۆمونیستەکان لە ئێراندا یارمەتیدەری پەرەپێدانی ئەم هونەر و ئەدەبیاتە بڵین پێشڕەوە نزیکە هونەر و ئەدەبیاتە کرێکاری دەبنەوە کە لێرەشدا ئێمە دەتوانین بڵین کەسانێکی کە نوێنەرایەتی یا بڵین گوڵی سەرسەبەدی ئەم قۆناغە بوون و لەو قۆناغەدا مەترەح بوون کەسانێکن مەسەلەن دەتوانین وەکو نمونە ئەگەر بێنینەوە سەعیدی سوڵتانپور یا خوسرەوی گوڵی سورخی. ئەمانە لەژێر تەسیر و یادی بێزگە لە قۆناغێکی پێشترا کە باسمان کرد ئەمانەی دی لەم سەردەمەدا نزیکە بێتەوە بۆ ساڵی 57وانەوە ئەم کەسانە کەسانێکن کە بە نەوعێکی دیکە خەریکن بەرهەمی هونەر و هونەری و ئەدەبی دەخۆڵخێنن. وقتمان ئەمانە لە بواری شێعر و شان و نامەنووسین وان لە کاریان کردەوە بەرچاوترینەکانیانن کە بەرهەمەکانیان دەتوانین بڵین دەچێتە قاڵبی هونەر و ئەدەبیاتێکی نزیک لە هونەر و ئەدەبیاتی کرێکاری و پێشڕە و لە عینی حاڵدا چەپ. ئەمە قۆناغێکە تا دێنە مەسەلەن قۆناغی نزیکبوونەوە لە ساڵی 57وانە. بەڵێ کاک سای تۆزێ ورچبر بابینەوە لەو ماوەیەدا لە کوردستانی ئێران چ ئاڵوگۆڕێک بەسەر هونەر و ئەدەبیاتدا هاتووە باوە بڵین تا چەند کەوتووەتە ژێر کاریگەری ئەو ڕووداوانە؟ ئێمە پێویستە ئاماژە بەوە بکەین کە وەختێک شۆڕشی ساڵی 1357 لە ئێران ڕوویدا ساڵی 57 بڵین تا ساڵی 59 یان نزیک 60 ئەوانە کە فەزاکە کراوەتر بوو کۆمەلگای ئێران لە ژێر کاریگەری شۆڕشی 57دا مابوو ئێستا بە تەواوەتی لەلایەن ڕژیمی دەسەڵاتدارەوە سەرکوت نەکرابوو لە فاصلەی ئەو 1-2 ساڵەدا بە ئەندازەی 30-40 ساڵ ئەگەر نەڵێن 50 ساڵی ڕابردوو ئەدەبیاتێکی سەر بە ئەدەبیاتی کرێکاری یا ئەدەبیاتی چەپ یا ئەدەبیاتی مارکسیستی
لەلایەن نووسەران و هونەرمەندانی ئێرانیەوە تەرجمە کراوە لەو کۆمەلگایەدا، برێوی پێدرا، چاپ کراوە، بڵاو کرایەوە. ئەمە لە ئاستی ئێراندا تەئسیرێکی زۆر گەورەی بوو لەسەر بزوتنەوەی کرێکاری، لەسەر ڕۆشنبیران، لەسەر هاتنە ئارای هونەر و ئەدەبیاتێکی پێشڕە و کرێکاری کە لە چاو قۆناغەکانی پێشتری چۆتە قۆناغێکی نزیک لە ژیانی کرێکاران و زەحمەتکێشان و ئاشناکردنی کۆمەلگای هەرچی زیاتر بە ئەدەبیاتی چەپ و کۆمۆنیستی. دیارە ئەمە پێشینە و بێزەمینە نەبووە. ئێمە کوتمان لە زمانی مەشروتەوە ئەم بزوتنەوەیە بووە. ئەگەر لە مەقتەیەکدا تووشی نەکسەیەک بووە، 10 ساڵێک دوای جیرانی فەڕستکەین بڵین مەجموعەیەک لەو فعالانی وەکو عیشقی ئەوانە یا ترۆرکردن و ئێدامکردنیان بڕێک سستی پێوە دیار دەبێت، بەڵام لە ساڵەکانی 56 و 55 و 57 دیسانەکە بڕێکشی لەژێر کاریگەری فعالیەتی چەپ و یا مەسەن چریکەکان لە سیاهکەل و ئەوانەدا هێندێک ئەدەبیات دەخڵخێت تا ساڵی 57 ساڵێک مەسەن 56 و 55دا ئەم ینی ڕوو دەکرێتە تەرجمەی ئەم ئەدەبیاتە چەپە جیهانیە بە ئوروپا و بە ئەمریکا و بە رووسیەشەوە و لە ئاستی ئێراندا ئەمە برەو پەیدا دەکات. وەکوتیشم ئەمانە کە تەرجمە دەکرێنەوە ئامادە دەکرێن لە ساڵەکانی 57 58 و 59 بەقەت 30 ساڵی ڕابردووی ئەم ئەدەبیاتە منتەشر دەبێت، بڵاو دەبێتەوە، دەخوێندرێتەوە و جامعەی کوردستانیش هەر وەکو بەشێک لە ئێران وەکو کۆمەلگایەکی چینایەتی، کۆمەلگایەک لە قۆناغێکەوە ئەویش چۆتە قۆناغێکی دیکەوە، تینووی ئەم نەوە ئەدەبیاتەیە لە ژێر کاریگەری ئەم ئەدەبیاتەدا ئەویش دەچێتە قۆناغێکی دیکەوە. کوتمان ئەمە شۆڕشێک و شۆڕشێکی سەرتاسەری لە ئێراندا ڕوویدا ساڵی 57 ینی هەموو سوخت و سازەکانی هەموو کاریگەریەکانی بەعام لەسەر ئێران بووە. ئەگەر فەزاکە کراوە بۆ لە ئاستی ئێراندا کراوە بووە، ئەگەر فەزاکە خەفەقانی و سەرکوتی پێوە بۆ کە دیتمان دوای ساڵی 50 ئەوانە ساڵی 60 62 بە تایبەتی سەرکرد بە ئەوجی خۆی دەگات. تەنیا شوێنێکی کە بە شێوەیەکی ئازاد دەمێنێتەوە کوردستانە، دیارە ئەم شۆڕشە لە ئێراندا کە ڕوویداوە لە ئاستێکی سەرتاسەریدا ڕوویداوە خەڵکی کوردستانیش تێدا بەشدار بووە. بۆیە لە بواری هونەر ئەدەبیاتیشدا دەکەوێتە ژێر ئەم کاریگەریەوە. بەڵام لە کوردستانیشدا ئێمە تقریبان لە ساڵەکانی بەر لە شۆڕشی 57ەوە هەر لە سەردەمی کۆماری مەهاباد بەملاوە یا کۆماری کوردستان بەملاوە نەوعێک هونەر و یا نەوعێک هونەر و ئەدەبیات یا بڵین ئەدەبی شێعری لە کوردستانی ئێرانی شکل دەگرێتێتە گۆڕێکە نزیکە لە ئەدەبیاتی چەپ یا هەوڵ دەدات خۆی لەگەڵ ئەدەبیاتێکی کە لە رووسیە شکڵی گرتووە لە ئێراندا برەوی پەیدا کردووە نزیک کاتەوە بگونجێنێ. هەرچەند ئەو کەسانێک کە لەو سەردەمەدا فعالیەتیان کردووە کەسانێک بوون زۆر ئاشنای یا ئاشنایەتیان لەگەڵ ڕۆحی کۆمۆنیزم و مارکسیزم نەبووە، بەڵام ئیستالینیان ناسیوە، ئەرتەشی سووریان ناسیوە، ئاڵای سووریان ناسیوە، ڕێزیان هەبوو بۆ شۆڕشی ئۆکتۆبر. و لەژێر کاریگەری ئەمانەدا ئاپمان لە سەردەمی کۆماری کوردستان یا کۆماری مەهاباد هونەر و ئەدەبیاتێک شکل دەگرێت کە جیاوازە لە هونەر و ئەدەبیاتی پێشخۆی. ئەگەو دەم هونەر و ئەدەبیاتێکی کلاسیک بووە تایبەت بە خۆشەویستی یا بەسحاڵ دەربڕینی هەست و ئێحساسی تایبەتی شاعیرەکان. لێرەدا ئەو کەسانەی کە دەیانەوێت شێعر بنووسن سەریەکەن کە لە هونەر و ئەدەبیاتی کە لە ئێراندا برەوی پەیدا کردووە و لەژێر تەئسیری شۆڕشی رووسیا هێندێک بەرهەم خوڵقێنن کە ئەم بەرهەمانە هەرچەند ناسێتە قاڵبی هونەر و ئەدەبیاتێکی کرێکاریەوە، بەڵام نزیکە لە ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش. ئەم هونەر و ئەدەبیاتە ڕێزی هەیە بۆ شۆڕشی ئۆکتۆبر، ڕێزی هەیە بۆ ئاڵای سوور، بۆ ئەرتەشی سوور، تەنانەت بە ئیسپانیا هەڵدەڵێ. بەڵام ئەم هونەر و ئەدەبیاتە تقریبا لە سەردەمی سەیفورقوزاتەوە لە ناوچەی مەهاباد شکل دەگرێت بە زمانێکی سادەتر، باز لە ژیانی خەڵکی
کرێکار و زەحمەتی یا بڵین خەڵکی دانیشتووی داهاتەکان دەکات ئەم سەرەتاکەی و دەست پێ دەکات بەڵام دواتر ئێمە لە بەرهەمەکانی هەژار و هێمن و کەسانێکی دیکەدا کە مەسەڵەن لە ئاوارە ئەوانەدا دەیبینین کە ئەمانە یا مەسەلەن دواتر دێت مەسەلەن لە بەرهەمەکانی خانەدا بە شێوەیەکی زۆر بەرچاو ئەمانە دەبینین. ئەم ئەدەبیاتە ئەم هونەر و ئەدەبیاتە لەژێر کاریگەری هونەر و ئەدەبیاتێکی چەپ کە لە ئێراندا شکڵی گرتووە هاتوۆتە گۆڕێ. ئەمە ئەم هونەر و ئەدەبیاتە فەرزکەین بۆ یەکی ئەیار شێعر دەڵێت بە ئاڕای سووردا هەڵدەڵێت ڕێز لە شۆڕشی ئۆکتۆبر دەگرێت لێرەوە تقریبەن دێت تاوکو ساڵی 57 کوتمان بەڵام لە مەقتەعی ساڵی 57دا کە ئێمە واردی قۆناغێکی دیکە دەبین هەر وەک لە ئێران واردی قۆناغەکەبووی لە کوردستانیشدا هەروە شۆڕشێکی جەماوەری بەرین لە کوردستاندا شکڵی گرتووە. ئەم شۆڕشە دوو باڵی هەیە، باڵێکی کە حیزبێکی جێکەوتووی وەکو حیزبی دموکرات کە دەمومان دەزانین کە خەبات بۆ دەستەبەرکردنی مافی نەتەوایەتی یا حیزبێکی ناسیۆنالیستی و لە زمینەدا فعالیت دەکات کە پێشینەیەکی هەیە لەم زمینێتی کردەوە ئەو کەسانەی کە لەم بوارەشدا شێعریان کردو بەرهەمیان بەرهەمهێناوە کەسانێک بوون کە تا ئەندازەیەک لە ژێر هێژمونی ئەم حیزبەدا یا ئەندامی ئەم حیزبە بوون بۆیە بەرهەمەکانیان لە سەردەمێکی دوای ساڵی 57 کە جەریاناتی چەپ بۆ چوونی چەپ لە کۆمەلگادا شکڵ دەگرێ جوابدەرەوەی نیازی ئەو خەڵکە نییە کە ڕاپەڕیوە ئەو خەڵکە نییە کە ئێستا هاتوونەتە گۆڕێ ئەو کرێکار و زەحمەتکێشانە نییە کە وەکو لە ئاستی ئێراندا شکڵی گرتووە کۆمەلگا قۆناغی نیزامی سەرمایەدا واردی قۆناغی نیزامی سەرمایەداری بۆ سەردەمی فیئۆدالی و ئاغاوڕەعیەتی بەجێهێشتووە لێرەش لەم قۆناغەوە بە تایبەتی دوای ساڵی 57 ئەم ئەدەبیاتە جوابدەرەوە نییە. بۆیە ئەگەر هەرچەند لە ساڵی 57 تقریبن تا ساڵی 58 وانە بەرهەمەکانی هەژار و هێمن و خانە و مەلا ئاوارە بەقەد تقریبن 40-50 ساڵی ڕابردوویان ئەم بەرهەمانە خوێندرانەوە لە هەموو میتینگێکدا شێعری ئارەقوتینی هێمن شێعری ئەیاری هەژار شێعری تووتنەوانی مەلا ئاوارە و کەسانێکی دیکە ئەمانە بەردەوام دەخوێنرانەوە چون هیچ ماتریالێکی نەبوو بەرهەمێکی نەبوو بەڵام وردە هەر لەم فاسلەیەدا هونەر و ئەدەبیاتی تایبەت بە ڕەوتی چەپ کە کۆمەڵە نوێنەرایەتی دەکرا شکڵ دەگرێت کە چریکەکان کە جەریاناتی چەپ چون کۆمەلگا چۆتە قۆراغی دیکە وێستا بۆتە دوو باڵێکی کە فەرزکەینەت بە شێوەی قەدیم خەریکی کاری خەباتکردنە بۆ بە دەستەبەرکردنی مافی نەتەوایەتی بۆ بەشێکی دیکەش ئێستا ئاور لە کرێکاران و زەحمەتکێشان دەداتەوە لەگەڵ ئەوەش کە بەرشدارێکی شێرگیری خەباتی شۆڕش جێرانەیە لە کوردستان بۆیە لێرەشدا ئەم سفەرێمە واردی قۆناغێکی دیکە دەبین و شێوەیەکی دیکە لە ئەدەبیات شکڵ دەگرێ کە لە نێو کۆمەڵەدا شکڵ دەگرێەوە. بڵێ کاک سعید ئەفو گەشە و هەڵدانی هونەر و ئەدەبیاتی پێشڕۆوی کرێکاری وەکو خۆتان ئاماژەتان پێکرد دوای شۆڕشی ساڵی 57 پەرە دەستێنێ زیاتر لەسەر ئەمە ئەم ئاڵوگۆڕە بدوێن وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد. باسی ئەوەم کرد کە ئەم دوای ساڵی 57 کە وتمان ئەم شێعر بیاتەی بەر لەوە کە نێوی کەسەکانیشمان هێنا کە بەرهەمەکانیان دەخوێندرانەوە و خەڵک بە قسەی دڵی خوانی دەزانین و دوای ماوەیەک معلوم بوو کە ئەمانەش ناتوانن تینوێتی ئەم خەڵکە پشکێنێ ئەم چینەی کە تازە هاتۆتە گۆڕێ بۆیە شێوەیەکی دیکە لە هونەر و ئەدەبیات بە شێعرەوە بە شانۆگەریەوە بە نەقاشیەوە بە پەیکەرسازی بە هەمشە لە کۆمەلگادا شکڵ دەگرێت و وەختێکیشکە ڕژیمی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی جەنایەتکارانە هێرش دەکاتە سەر کوردستان و پێشمەرگە دەکشێتەوە مەجموعەیەکی زۆر لەگەڵ کشانەوە هێزی پێشمەرگە لە هونەرمەندان و شاعیران و سرودبێژ و گۆرانی بێژەکان دەکشێنەوە منتیقەی ئازادکراوە لەوێدایە کە ئەو کەسانەی کە لە دەوری کۆمەڵە کۆ دەبنەوە ئەو کەسانەی کە لە ڕێبازی کۆمەڵە و لە ڕێبازی چەپ نزیکن دەوریە کۆ دەبنەوە کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری پێک دێنن پێشەنگی بۆ ساز دەکەن و شێعر و بەرهەمەکانی خۆدەتی خۆیانی تێدا بڵاو دەکەنەوە و لە عینی حاڵشدا گروهی بانگەواز پێک دێکە سرود و گۆرانیەکانی تایبەت بە و
قۆناغا تۆمار دەکات بڵاوی دەکاتەوە لە تەریقی ڕادیۆی دەنگی شۆڕشی ئێرانەوە ئەمانە بەگوێی مەخاتبی خوان دەگەێنن گروپی تاعاتریەکان کە ژمارەیەکی بەرچاو بوون هەموو ئەوانە سەر بەو بەرە نوێیە بوون کە لە زەمینەی هونەر و ئەدەبیاتی کرێکاری و پێشڕەودا کاریان دەکرد کە ئێستا ئێمە ئەگە بێنی مەسەلەن لیستی بگرین دەتوانین بە سەدان کەس نێو بەرین کە لەم قۆناغەدا پەروەردە بوون و هەر ئەمەشە لەم قۆناغەدا هونەر و ئەدەبیاتێکی دیکە شکل دەگرێت کە جیاوازە لە هونەر و ئەدەبیاتی بەر لە خۆی لە هونەر و ئەدەبیاتی ئەو کەسانی کە مەسەلەن باسمان کردن نێومان هێنان لەگەڵ ئەوەی کە دەڵێن جەماوەر لەو فاصلە 1-2 ساڵەدا ئەو هەمووە بەرهەمەکانیان خوێندەوە بۆیە ئێستا کۆمەلگا واردی قۆناغێکی دیکە بووە و پێویستی بە نەوعێکی دیکە هونەر و ئەدەبیات هەیە کە ئەویش بە نێوی هونەر و ئەدەبیاتی کرێکاری یا هونەر و ئەدەبیاتی پێشرە و ناوی دەرکرد و بەشی زۆری کەسەکانی ئەندامی کۆمەڵە بوون یا ئەو کەسانە بوون کە سەر بەو ڕێبازە بوون و بەرهەمەکانیان دەنات لە پێشەنگ و لە بڵاوکراوەکانی کۆمەڵەدا چ لە رادیۆ وایە لە پێشرە وایە لە پێشنگ وایە بڵاو دەبووەوە یا لەلایەن ئەو هونەرمەندانەوە کە پێشمەرگەی کۆمەڵە بوون یا ئەو هونەرمەندانەی کە لە بانگەوازدا کاریان دەکرد دەکرا ناسرود و گۆرانی وە پێشکەش بە کۆمەلگا دەکران ئەمە قۆناغێک بوو کە تێیدا هونەر و ئەدەبیاتی کرێکاری یا هونەر و ئەدەبیاتی پێشرە و شکلی گرت کە کوتم ئەگەر ئێمە ئێستا بێنین نێوی ئەو کەسانە بێنی کە لەو سەردەمەدا فعالیتیان کردوەستان لەم بەرنامەی خۆشمانەوە مەزموعەیەکی بەسمانمان بان کردووە جۆمان لە بەرهەموو شێعر و سرودەکانیان بووە و لە عینی حاڵیشدا خۆشیان بوونە سەرچاوەی شکڵگرتنی مەجموعەیەکی دیکە یا پەروەردەبوونی مەجموعەیەکی دیکە نووسەر شاعیر هونەرمەند کە لایەنگری ئەم نەوع ئەدەبیاتە بوون بۆیە هونەر و ئەدەبیاتی کرێکاری لە کوردستاندا بەم شێوەیە قۆناغەکە تێدەپەڕێنێ و دەچێتە قۆناغێکی پێشکەوتوترەوە هەر سەرنەوە تاریخزەیەکی هەیە کە لە مەقطعێکدا تووشی نەکسە دەبێت تووشی سستی وەستان دەوێت کە ئەوە خۆی بەحسێکی دیکەیە. بەڵێ زۆر سپاس کاک سعید باسی زۆر قۆناغمان کرد پێم خۆشە باسی قۆناغی ئێستایش بکەین لە ڕوانگەی بەڕێستانەوە شۆڕشی ژینە چ کاریگەریەکی لەسەر لایەنە جۆراوجۆرەکانی کۆمەڵ وە بەگشتی بەحسەکەی خۆمان باسی هونەر و ئەدەبیات بووە ئەم قۆناغە کوتم قۆناغێکە کە زۆرمان یارمەتیەدا بۆ ئەوەی بەرچاومان ڕوون بێ بە نووسبەت ینی وەختێک ئێمە باسمان کرد کە هەر ئاڵوگۆڕێکی ڕیشەیی کۆمەڵایەتی کە ڕووەدا کاریگەری لەسەر لایەنەکانی کەیدەبوو بە تایبەتیش هونەر و ئەدەبیاتی تایبەت بە خۆی شکڵ پێدا ئەلێرەدا دەتوانین نەتیجە وەربگرین کە چۆنە چون هەمومان هەموو ئەو کەسانی کە مەخاتبیان بەرنامەیە ئەمە ئەو کەسانێک کە لە 1 ساڵی ڕابردوودا دەرگیری خەباتکردن لە شۆڕش و ئاخێزی ژینادا بوون ئەم مەسەلەیە بە گۆشت و پێستەوە هەست پێ دەکەن تۆ چاوی بکە بەر لە شۆڕشی ژینە ئێمە تقریبا ماوەیەکی زۆر لە بواری هونەر و ئەدەبیاتدا ئەحساسمانە کرد کە نەکسەیەک سستیەک وەستانێک هەیە بەڵام شۆڕشی ژینە هەروەک ئەوەی کە لەسەر کولی جونگە کۆمەڵایەتیەکان کاریگەری هەبوو وەک ئەوەی کە مەسەنا گەر بە زۆر بە سەریعی باسی بکەین کۆمەلگای ئێرانی یەکدەست کردەوە یەک دڵ کردەوە خەڵکی ئێرانی بە داخوازی بەرحەقی بزوتنەوەی شۆڕژێرانی خەڵکی کورد ئاشنا کرد بە مافی خەڵکی بەلووس بە زوڵم و زۆرێکی کە لە کەمینە نەتەوەیەکان و کەمینە مەسەبیەکان دەکرێت ئاشنا کرد و لە عینی حاڵیشدا مەسەلەن فەزایەکی ئازادی کردەوە نیشانیدا کە پتانسیێڵێکی کە ژنان هەیەە توانایەکی کە ژنان هەیەە بۆ ڕەهبەری کۆمەڵگا لە چه ئاستێکدایە و چ دەورێکیان گێرا لەگەڵ ئەوەشدا کاریگەری قوڵیشی لەسەر هونەر و ئەدەبیات دانا یعنی هونەر و ئەدەبیاتێکی تایبەت بە خۆی شکڵ پێدا ئێمە بەشێکی زۆری لەو کەسانێکە کەوتنە ژێر کاریگەری ئەم شۆڕشەوە بان کردووە تا سەر ئەم تریبوونە و لەم بەرنمەیەوە دواندوومانن و پتوانەکە بە شێوەی کەوتونەتە ژێر کاریگەری ئەو بزوتنەوەیە و بۆیە ئەم بزوتنەوەیەش لەگەڵ ئەوەی کە ئێستا مەسەلەن ساڵێکە خەریکە بەسەریادەوە بەڵام بە ئەندازەی 10 ساڵ 50 ساڵ
یا دەتوانین بڵێن زیاتریش کاریگەری لەسەر کۆمەڵگا بوو هونەر و ئەدەبیاتی تایبەت بەخۆی شکڵ پێدا بۆیە ئەم قۆناغە ئەم هونەر و ئەدەبیاتی کە لەم قۆناغەدا شکڵی گرتووە و دەیبینین و ئەوەی جۆمان لێ دەبێت چ دەی خوێنینەوە دەبینین جیاوازی هەیە لەگەڵ قۆناغەکانی پێشتر هەموو قۆناغانەی کە باسمان کرد دیارە ئیلهامی لەمان وەرگرتووە ئەمە تقریبان بڵین شکڵی کاملبووی ئەو فعالیت و چالاکیانەیە کە لە قۆناغەکانی پێشوودا ئەنجام دراوە بۆیە ئێمە دەڵێن دەبینی سرودی کەسێک شعری کەسێک دەبێتە مانیفێستی ئەو شۆڕشە دەبێتە سرودی ئانتەرناسیۆناڵی سەردەمی خۆی و ئەم کاریگەریە قوڵە لەسەر هەموو ئەو کەسانەی کە لە بواری ینی لە بواری هونەر و ئەدەبیات دەبا ئەمە بەگشتی بڵێن نێوی مەسەن ژانرە جیاوازەکان نێنین لەسەر هەمووی کاریگەری هەبووە هەر ینی هەموو ئەو کەسانێک کە ڕەنگە بەدایان ساڵیش بێت مابوو بێتنەوە دەستیان بۆ قەڵەم نەبرد بێت چالا کردەوە فعال کردەوە وەلبەر بەدیدێکی تازەوە بەدیدێکی کە لەگەڵ سەردەمەکە بگونجێ هاتنە مەیدانەوە بەرهەمیان خوڵقاند ئەو هونەرمەندە پیاوانەیە کە لە سەردەمان کە ڕەنگە بە بیری شاندانە داهات کە بەم زوانە بکەونە بگەنە ئاستێکە باوەڕ بە توانایەکانی ژنان بێنن باوەڕ بە ڕەهبەری ژنان بێنن هەموویان لە بەرهەمەکانیاندا ئەمە ڕەنگی داوەتەوە کە پتانسیەل و توانایی ژنان بۆ بەڕێوەبردننی کارە کۆمەڵایەتیەکان و بە تایبەتی ڕەهبەریکردنی شۆڕژ لە ئاست چه ئاستێکدایە ینی هەموو کە ئەمە تەسیری ئەم شۆڕشە بوو و هونەر و ئەدەبیاتێکیش کە لەم شۆڕشە لەم شۆڕشەدا شکڵی گرتووە و لەژێر کاریگەری ئەم شۆڕشەدا شکڵی گرتووە ئەگەر لە ساڵانی داهاتوودا لە دەیەکانی داهاتوودا پێی دابچنەوە دەزانن کە چەندە لەگەڵ قۆناغەکانی پێشخۆی جیاوازی هەیە بۆیە هونەر و ئەدەبیاتێکی پێشڕە و سەردەمیانە یەکسانی خوازانە لایەنگری مافی ئینسان بەگشتی مافی کرێکاران ژنان لاوان ینی هەموو ئەمانی ئێمە تێدا دەتوانین ببینینەوە بەبێ ئەوەی مەسەلەن بڵێنەوە سرفە شعارێکی سیاسیە بۆیە شۆڕشی ژینا کاریگەری قوڵی لەسەر هونەر و ئەدەبیات هەبوو کە لێرەدا مەجال نییە ئێمە دانەدانە باسییان بکەین بڵێ دەست خۆش کاک سعید پێم خۆشە ئێشارە بەوەش بێن کە خەریکین لە ساڵیادی ئەو شۆڕشە ئەو ئاخێزە نزیکە بینەوە پێشنیاری ئێوە بەڕێستان بۆ هەرچێ شکۆدارتر بەڕێوە چوونی ئەو بۆنەیە چییە؟ ئێمە خۆشمان هەرچەند ئێمە ئێستا بەسەر چالاکی سیاسین لە دەرەوەین یا پێمان وا بووە خەریکین فعالیەتێک دەکەین کە خەڵک دەبێت چاومان لێ بکە بەڵام ئێستا من خۆم باسی خۆم دەکەم من زۆرم دەرس لە هەڵسوراوانی ناوە وەرگرتووە زۆر شتیان لێەوە فێر بووم بەڕاستی سەردەمانە کە خۆم فعالیەتی سیاسی مەکرد لە ناوە بەشی زۆری ئەو شتانەی کە ئەوان ئەمڕۆ دەستی بۆ دەبن فعالیەتی بۆ دەکەن ڕەنگە من ئەو دەبیا بە بیرم دانەداهاتیا بەڤەم دەزانی بەڵام ئێستا دەزانم کە بەڕاستی کۆمەلگا چەندە پێشکەوتووە چۆتە قۆناغێکەوە ینی منێکی کە بە دەیان ساڵ فعالیەتی سیاسیەوە من دەڵم شتیان لێ فێر بووم بۆیە ئێمە کە لە ساڵگەردی ئەم شۆڕشە نزیک دەبینەوە ئینتیزارم هەیە نەک بڵم ڕێنمایی یا داواکاری یا بڵم چاوەڕوانیم ئەوەیە کە لە هونەرمەندان شاعیران هەموو ئەو کەسانەی کە بە نەوعێک دەستیان لە کاری هونەر و ئەدەبیاتدا هەیە هەر بەو گروتینەی پێشترەوە لە ساڵگەردی ژینادا هەوڵ بدەن بەرهەمی بەپێستر بەرهەمی شیاوتر و بەرهەمێکی کە گونجاو بێت لەگەڵ ئەم شۆڕشە عەزیمە کۆمەڵایەتیە بخوڵقێنن کە ئێمەش لە نەوەکانی دوای ئێمە شانازی پێوە بکەن هەروەک ئەوەی کە ئێستاژ ئێمە دوای نزیک بە سەدەیەک یا بڵێ 70 ساڵ ئێستاش مەسەرەن شانازیەکەین بە بەرهەمێکی وەکو مەسەرەن ڕۆمانەکەی ماکسیم گورکی ڕۆمانەکەی نینا ئەو بەرهەمانەیە ئەو شێعر و سرود و شان و نامانەیە کە لەسەر دەستی هونەرمەندانی سەردەمی خۆی لە شۆڕشی ئۆکتۆبردا خوڵقاوە ئەم شۆڕشی ژینایەش ببێتە خاوەنی هونەر و ئەدەبیاتێک ببێتە خاوەنی هونەرمەندانێک کە لە داهاتوودا نەوەکانی دوای ئێمە شانازیان پێوەکەن بۆیە
جیا لەوەی کە دەبێ هەر بەو گروتینەوە هەر بەو شێرگیریەوە بەشدار بین لە قوڵقاندنی بەرهەمی هونەری و ئەدەبی و بەشدار بین لە چالاکیە سیاسیەکاندا، بەشدار بین لە شکڵدان بە ئاکسیۆن و مەراسمەکانی ڕێزگرتن لە شۆڕشی ژینە و هەوڵمان ئەوە بێت کە ئێمە داینەمۆی ئەوە بین کە درێژە کێشانی ئەم شۆڕشە یارمەتی بدەین و بیبینە قۆناغێکی پێشترەوە، قۆناغێکە دوژمن نەتوانێت پاشەکشەی پێ بکایمە. هەمومان دەزانین کە ئێستا دوژمن لە حاڵی دیفاعدایە و دەست لە هیچ شتێک ناپارێزێمە، دەبێت بە شێوەیەکی شیرانە بە شێوەیەکی گونجاو بتوانین وەک هەروەک لەو ساڵی ڕابردوودا نیشانمانداوە و دوژمنمان بە چۆکدا هێناوە، هەر بەو شێوەیە بچینە پێشێ و ساڵیادێکی شیاوی شۆڕشی ژینە ڕێز لێ بگرین. زۆر سپاس کاک سعید. ماوەیە بەرنامەکە زۆر کەم ماوە، بەڵام وەکو پێشتر قەولم لێتان سند بوو پێش لە دەستپێکردنی بەرنامەکە، پێم خۆشە ئەگەر ئامادە بن دوو سێدانە لە کورتە شارەکانتان کە ڕەبتی بێت بەم قۆناغە یا بێ شارگەلێکی خاصی خۆتان بۆ بینەرانمان دەکلەمە بکەن. زۆر باشە، بەڵا شێعرێکی کە بڵین تایبەت بە ئەم ئاخێزی ژینە کوترا بێت لەو شێعرانە نییە، چون من هەرچەند کارم کردووە نووسی و شێعری شتیوا بۆ کە چوو بێتە قاڵبی شێعر و پەخشانەوە بۆ ئەم شۆڕشەم ئامادە کردووە، بەڵام سێ دانە شێعرتان بۆ دەخوێندمەوە کە پێم وانە بێڕەبت بێت بە هەموو ئەو شتانێک کە باسمان کردن. باس لە بەردەوامی ڕێگایە، باس لە خەباتە، باس لە هیواداربوونە، باس لە تێپەڕبوون لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی ترە، باس لە تێپەڕبوونی جستان و هاتنی بەهار و خۆشی و ئەو شتانەیە. لەسەر بێدایان خوێنمەوە شێعرێکیان نێوی ڕێبوار. ڕێبوار سۆڵەی گڕی ئەم سۆبانە ناتوانن گەرمم کەنەوە، ئەم گڵۆپە بچکۆلانە ڕووناکی تەواو نابەخشن، کوا ئەم کوێرە ڕێگایانە ئەو شاڕێن من دەمەوێ، کەی تەوسەنی هەڵوەدایم بە دووی خۆردا بە هەوساری ئەم بیرۆکە کورت و کۆنانە دەسرەوێ. هاوار هاوار لەم شەوگارە جستانیەدا کەسیرە بووم، ڕێبوارێکم تا ئەو کاتەی باڵەفڕەی مەلی ویستم، بە هەودایە کەزیەی زەردی خۆرە تاوێک دەبەستمەوە ڕێگە دەبڕم، تیشکی سۆمای چاوەکانی خۆشتم دەیە، ئەم گڵۆپە بچکۆلانە ڕووناکی تەواو نابەخشن، دەستت بێنە بیان خەرە ناو دەستمەوە، سۆڵەی گڕی ئەم سۆبانە ناتوانن گەرمم کەنەوە. شێعرێک بە نێوی هیوا، لێرەدا باز لە بێخاڵ دەکا. بێخاڵ منزورم لە سەیرانگای بێخاڵ یا بڵین تاڤگەی بێخاڵە، زۆرتر تاڤگەی بێخاڵ. هیوا هومێت ئەوە هیوا لە بێخاڵی خامۆشیدا تاڤگەیەکی شەوەهای شەو، تیخی بەستەی بلاوێنت بەندی ڕەشماڵی بێدەنگی لێڕەواری هەڵبڕیوە، لە دامێنی شەکەتبوونا چاوەی کانی سەنگەرانی، لەوە تا هەی تۆزی ماندووی ڕوخساری ڕێبواری یاخیت سڕیوە، لە ئامازۆنی ونبوونا ڕێگایەکی بێمەترسی، لە جێژاوی دوودڵیدا پاپۆڕی گەورەی یەقینی، لە توێی هەوری ماتەمینە بارانێکی پێکەنینی، بارانێکی پێکەنینی. کۆتا شێعرێکە بە نێوی بەهار کە لە چەندین بۆنەی دیکەشدا خوێندوومەتەوە، ئەم شێعرم خۆش دەوێ. بەهار ئەتری نزیکبوونەوەی بە بەرۆکی گوڵەباخی باخچەکەمدا پژاندووە، بەهار ئەتری نزیکبوونەوەی بە بەرۆکی گوڵەباخی باخچەکەمدا پژاندووە، نوکی پەنجەی ئەرخەیانی تەزووی ترسی قونچەکانی تاراندووە، لە ناخەوە بە فرمێسکی ڕوونووی بەفر و نێوچاوانی گرژی زستان پێدەکەنێ. ئەوە شێعرەکان
بەڵێ زۆر سپاس کاک سعید دەنگتان نەلەرزێ زۆر سپاستانەکەم بۆ دیکلەمەیە و شارە جوانانە ماوەی بەرنامەکە بەڕاستی کۆتایی هاتووەوەیتە ناتوانین زیاتر لەمە لە جوانکەین زۆر سپاس بۆ بەشداریتان خۆشحاڵ بووین کە بەشدار بوون لەم بەرنامەیە منیش سپاسانەکەم بۆ ئەو دەرفەتەی خوڵقانتان هیوادارم شتەکان جێی سەرنجی بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بن سپاسی ئێوە و هاوکارانیش دەکەم زۆر سپاس بۆ بەشداریتان بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم شێوەیە هەکەیشتنە کۆتایی بەرنامەی دیداریم هەفتەیەشمان بۆ هیوایە ناوڕۆکی بەرنمەکە جێگای سەرنجی ئێوەی ئازیز بوو بێت تا بێگەیشتنەوەمان لە بەرنمێکی دیکەدا بە ژیانێکی پڕدا کامەرانتان دەسپێرم